کۆڵن ڤایلن گروپێکی میوزیکی هاوبەشە لە هونەرمەندانی کورد و ئەڵمانی و لە ئێستادا لە شاری سلێمانی. مەبەست لە سەردانەکەیان ئەنجامدانی ئێوارەیەکی میوزیکیە بۆ گوێگرانیان و ئەمەش سێمین کۆنسێرتیانە کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. ژنینەکەی من ژنینێکی شەرقی بوو، کەمانچەکەی کە جوابی ئێامەوە بە ژنینێکی غەربی دیالۆگی دوو کەس بوو، بەڵام بە دوو ئامێر، دوو کەسەکە دیالێکتێکی ئەوروپی و دیالێکتێکی کوردی ئاخافتن. ینی ئەمە بۆ خۆی دوجار توانیمان لە یەک بگەین. ینی مۆسیقا ئەو زمانەیە کە هەموو بەشەریەت لی تێگا. ئەو بەرهەمانەی لە کۆنسێرتەکە پێشکەشکران بەرهەمی کارلێکراوی هاوبەشی کوردی و ئەڵمانین لە فۆرمێکی نوێدا بە جۆرێک کە نامۆ نەبن بە فەرهەنگ و هونەری کوردی. هونەرمەندەکان بە ئاوێتەبوونی بەرهەمەکانیان بە گوێگرانی کورد دڵخۆشن و دەڵێن میوزیکی کوردی و وڵاتەکانیان زۆر لە یەکەوە نزیکە، بۆیە دەیانەوێت ئەم جۆرە نمایشانەیان بەردەوام بێت. Ich bin in Sulemania in Kurdistan zum dritten Mal jetzt. بۆ سێم جار مە بێمە سلێمانی. زۆر دڵخۆشم بە هاتن و ژمارەیەکی زۆر هاوڕێم هەیە لێرە. حەزم لە میوزیکی کوردیە، چونکە لەگەڵ میوزیکی بولگاری زۆر لە یەکەوە نزیکن. Es gibt viel gemeinsame Sachen. Und ich bin erstes Mal überhaupt یەکەم جارە بێمە وڵاتێکی بەم شێوەیە، بەڵام هەست بە ئاسوودەیی دەکەم کە پێشتر لە وڵاتەکانی تردا هەستم پێ نەکردووە و دووبارە ئەمەوێ بێمەوە بۆ ئەم کۆنسێرتە. زۆر دڵخۆشم و سوپاس بۆ ئەو میێوانداریە و ئەمەوێ هاتنەکانم بەردەوام بێت. هونەرمەندانی گروپی کۆڵن ڤایلن لەسەر ئەرکی دامەزراوەی کەریمی ئەلەکە هاتوونەتە شاری سلێمانی. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.